لە هەرجێکم میلیۆنانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمە میوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دووپاتی کردەوە ئەگەر هەڵبژارنی سەی تشرینی دووەم بدۆڕێنێت ئەوە خۆی ئامادە دەکات بۆ هەڵبژارنی ساڵی 2024 ئەمەش پێشاتێکی نوێ لە لێدوانەکانی دۆناڵد ترامپ سەبارەت بە ئەنجامی هەڵبژارنەکان. لەناو سیاسەتی ئەمریکا وڵاتانی دیکەی زلهێزدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەیەکی گرنگی هەیە. هەر ئەمە شەوای کردووە کە دید و تێڕوانین لە ئیدارەدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جیاواز بێت. لە ناو ئەمریکاشدا هەردوو کاندید جۆ بایدن کە ئێستا بە پێی دەنگدانی هەڵبژاردنەکان بۆتە سەرۆکی ئەمریکا و دۆناڵد ترامپ کە پێشتر سەرۆگویا خود ئێستا سەرۆکە دوو تێڕوانینی جیاوازیان هەیە بۆ ئیدارە و حکومڕانی. ئەم پرسە لە 4 ساڵی داهاتوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت؟ ئایا سیاسەتی بایدن بەدیلێکی باش دەبێت لە چاو سیاسەتی ترامپا یاخود گۆڕانکارێکی ئەوتۆ نایەنێتە ئاراوە؟ لەگەڵ دکتۆر چیا زەنگەنە ڕایشکاری یاسایی ئەم پرسە تاوتوێ دەکەین. دکتۆر چیا بەخێر بیت. کابینەکەی دۆناڵد ترامپ سەرکەوتوو بوو لە ئیدارەدانی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بڵێ سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ بینەرانی گەلی کوردستان. بێگومان ئەگەر بابەتیانە بڕوانینە سیاسەتی ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە سەرەتای دەست بەکاربوونیەوە تاوەکو ئێستا دەبێت تەقیمی ئەو هەنگاوانە بکەین کە توانیوێتی جێبەجێ بکات لە ماوەی حکومڕانی خۆیان با بڵێن وەکو کاندیدی کۆماریەکان بۆ ناوەندی بڕیاری واشنگتۆن. لە سەردەمی دۆناڵد ترامپە ناوچەکە کۆی گشتی ڕۆژهەڵاتی ناوڕاست ململانەیەکی سەختی بینی، بەڵام کۆمەڵی دەستکەوتی بەهێزی بۆ ئەمریکا جێبەجێکرد لە ڕووی ئابوووریەوە کە توانی ئابووری ئەمریکا بەهێزتر بکە و توانی بەدیوێکی ترە عیلاقاتی ئیسرائیلی عەرەبی دوای چەند ساڵێک لە 1948ەوە تاوەکو ئێستا توانی ئەو بەستەڵەکە لە نێوان عەرەبەکان و ئیسرائیلەکانە بتوێنێتەوە لە سەردەمی ئەوە چەند سەرکردەیەکی تۆندڕە و یاخود چەند سەرکردەیەکی تیرۆریست بە پێی هەڵسەنگاندنی واشنگتۆن یاخود لە لیستی ئەو داواکراوانە بوون کە لە عێراقا مثلەن ئەبوو بەکر بەغدادی و چەند سەرکردەیەکی ترکە لە سەردەمی ئەوانە کوژراون. ئەمانە هەموو ئەچنە خانەی دەستکەوتەکانی کۆماریەکانەوە بە فراوانتر بە تایبەتی شەجێتە خانەی سیاسەتی ترامپ لە ناوچەکەیە. بەڵام ئایا توانیوێتی ترامپ توانیوێتی کێشەی عێراق، کێشەی یەمەن، کێشەی لوبنان، کێشەی مەلەفی ئەتۆمی لەگەڵ ئێرانە یەکلا بکاتەوە؟ ترامپ توانیوێتی هەموو ئەو ئامانجە گشتیانی کە هەیەی لە چوارچێوەی نەخشەی ئەمریکا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەڵ بکە؟ بەڵێ توانی لە ئاستی کۆریای شیمالیشا توانی ئیتفاقاتێکی باش بکە و توانی سەرکەوتنی بەدەست بێنێ و ئەمەش جارێکی تر سەرکەوتنی بوو بۆ دیبلۆماسیەتی ئەمریکی و دیبلۆماسیەتی ترامپ. بەڵام ئایا توانی ململانەی ئابووری لەگەڵ زلهێزی دنیاە لەگەڵ چینە بەرێتەوە؟ نەخێر، چەند هەنگاوێکی ناوە بۆ ئیتفاقاتی ئیقتصادی و ئابووری، بەڵام ململانێک هێشتا لە لووتکەی سەختیایە لە نێوان چین و لە نێوان ئەمریکایە و هەروەهانەی توانیوە لەگەڵ ڕووسەکانە لەسەر کێشەی سووریا و لەسەر هەندێک بابەتی تر لەسەر قەزەی کوردی، لەسەر مەلەفی کوردی لە ناوچەکەیە و ئایندەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە یەکلای بکاتەوە. کەواتە ئەمە ئەم خاڵە پۆزیتیفانەیە کە ئەگەڕێتەوە بۆ دۆناڵد ترامپ. بەڵام سیاسەتی دیموکراتەکان پێش دیموکراتەکان هەر لەسەر کۆمارەکان و بە تایبەتیش ترامپ لە چی شتێکی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شکستی هێنابێت؟ دۆناڵد ترامپ ئەزمونێکی سیاسی بتەوی نەبوو. دۆناڵد ترامپ وەکو کەسێکی سەرمایەدار لە سەرەتای ناسینەوە لە ناو با بڵێن شەقامەکانی سیاسی یاخود بڕیارەکانی سیاسی یاخود ناوەندەکانی سیاسی لە ئەمریکایە وەکو بزنسمانێک لە قەڵەمراوە تا ئەزمونێکی بتەوی نەبوو سەبارەت بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست. بێگومان کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە دوور نییە لە قەزەی کورد، لە قەزەی عەرەب ئیسرائیل، لە قەزەی چەند میحۆرێک، میحۆری ڕووسی، میحۆری تورکی، میحۆری چینی، کۆریای شیمالی و هەردوو مەعسکەری شیعەگەری و سوننەگەری و حرەکەی ئیخوان و ئەم کۆمەڵە مەلەفانی کە پەیوەستە بە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە. دۆناڵد ترامپ نەیتوانیەوە تا ئێستا یەکێک لەم مەلەفە حەساسانە بتوانێت چارەسەر بکە. واتە ئەمریکیەکان سەرڕای ئەوەی نزیکەی
76 بنکەی سەربازیان هەیە لە جیهانە لە کۆتایی چلەکانەوە لە با بڵێن لە دەستپێشی جەنگی ساردەوە کە تاوەکو ڕوخانی جداری بەرلین لە هەشتاونەوە و هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت و داڕمانی و کرانەوەی ئەوروپای شەرقی بە گەڕانەوەی ئەوروپای شەرقی بۆ کیشوەری ئەوروپا نەیتوانیەوە دۆناڵد ترامپ بتوانێت یەکێ لە مەلەفە سەرکیانە چارەسەر بکە سەرڕایبوونی نزیکەی هەفتا و ئەوەنە بنکەی سەربازی سەرڕای ئەوەی چەندین نەفقاتی زەبەلاح لە بنتاگۆن و لە ناوەندەکانی بڕیارەوە تەخسیس کراوە بۆ چارەسەری ئەم کێشانە نەیتوانیەوە تەنانەت با بڵێن نزیکترین نمونە نەیتوانیەوە تاوەکو ئێستا کۆتایی بە شەڕی داعش بێنێ کە نزیکەی 4 ساڵی خایەن چەند وڵاتێک داگیر کرا ڕاستە بە فەرمی وا ئاشکراوە کە ئاشکرا کراوە کە کێشەی داعش حل بووە یاخود چارەسەر بووە بەڵام تا ئێستا گروپە توندڕەوەکان لە ئەفغانستانەوە لە کابڵەوە تاوەکو لیبیا لە ململانەیەکی سەختان لەگەڵ نەخشە سیاسیەکانی ناوچەکەیە و تاوەکو ئێستا نەیتوانیەوە مەلەفی ئەتۆمی لەگەڵ ئێران حەلکە و نەیتوانیوە کاتە دکتۆر چیانی مەرجە ئەگەر هەموو ئەم مەلەفانە یەکلا بکردایەتەوە سیاسەتی ئەمریکاەوە دۆناڵد ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا سەرکەوتووە بوو ئاستەمە نەک دۆناڵد ترامپ یاخود جۆ بایدن یاخود هەر سەرۆکیشی ئەمریکی بتوانێت کۆی گشتی کێشەکانی جیهان و کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ماوەی 4 ساڵە یاخود لە ماوەی 8 ساڵە حل بکات چونکە لەبەرەوەی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوڕاست و ناوچەی عەرەبی و ئەم وڵاتانی کە لە دوای جەنگی جیهانی دووەمە و سەربەخۆیان بەدەستێناوە ژێرخانێکی ئابووری زۆر بەهێزیان هەیە کە بۆتە جێگەی ئاماژەی و ئەطماعی با بڵین وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتە زلهێزەکانی دنیا ئەمە لە کۆی گشتی ئەم تەفاعولاتە سیاسیە ئەم مەلەفاتانە حل نابێ لەبەرەوەی جیهان ئێستا با بڵین گوندێکی بچکۆلەیەوە شۆڕشی با بڵین تەکنەلۆجی و شۆڕشی عەولەمە و جیهانگەری کە هاتۆتە عالەمەوە ئێستا وڵاتە زلهێزەکانی دنیا و هەموو هێزە سیاسیەکانی خسۆتە گەڕ بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی کۆڕۆنا کە ئەوەش جەنگێکی ئابووری و جەنگێکی تەندروستی و جەنگێکی سیاسیە و تاوەکو ئێستا کاردانەوەکانی کاریگەری زۆرتریان دەبێت لە چەند ساڵی ئایندەیەوە دەکرێت لە سەرەتای سەرهەڵدانی کۆڕۆنایە بینیمان تۆمەت گۆڕینەوە لە نێوان چینەکان و لە نێوان ئەمریکیەکانە کە ئەمەش گورزێکی ترە لەلایەن چینەکانەوە بۆ لێدانی ئابووری ئەمریکا و ئەو حاڵەتەی کە چینەکان دەیانەوێت جیهانێکی یەکجەمسەر بێ عالەمێکی ئوحادی القوتب بێت کە ئەوان تەحەکومی پێوە بکەن کە ئەمەش دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکایە و جارێکی تر ڕوسیاش ئەم حاڵەتە قبول ناکە ئێستا بۆیە بینیوانە لە دوای سەرەتای کۆتایی چلەکانەوە تاوەکو ئێستا دوای جەنگی ساردی نێوان هەردوو لە چەندین جەنگ لە ناوچەکەدا بەرپا بووە لە ڕێگای بریکارەکانەوە لە ڕێگای وڵاتە بریکارەکانەوە تەحالوفات دروستە بێ لێرە و لەوێ تاوەکو بتوانن سیاسەتەکانی خۆیان جێگیر بکەن بینیمان ئەو تەحولی لە دوای ڕەبیعی عەرەبی با بڵێن بەهاری عەرەبی لە میسڕ و لە چەند وڵاتێکا ڕوویە بینیمان ئەو کرانەوەی یاخود ناچارکردنی عەرەبستانی سعودی کە بکرێتەوە بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە ڕۆژاوا دوای چەند گوشارێکی زۆر لەسەر عەرەبستانی سعودی و گواستنەوەی 400 میلیارد دۆلارەکەی کە ترامپ هات بردی بەرەو ئەمریکا گوایە ئەبێ ئەم وڵاتانە پارەی یاخود بودجەی پاراستنیان بن بە ئەمریکا لە دژ ئەو مەترسیانی کە لە سەریانە. دکتۆر چیات کەواتە 4 ساڵی داهاتوو لە سیاسەتی ئەمریکاداوە بە تایبەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست 4 ساڵی ئاسان دەبێت بۆ دموکراتەکان لەو باوەڕێیان چۆن جۆرج دەبلیو بۆش کە لە دوای ئەحداسی 11 سپتەمبەر زۆر بەڕاشکاوی مخاتەبەی هەموو جیهانی کرد پێی وتن یا ئەبێت لە بەری دژە تیرۆرا بن یا ئەبێت لەگەڵ ئێمەیا بن وە کۆمارەکان بەوە ناسراون کە دائیمەن ململانێ لە سەردەمی ئەوانە سەخترە بەڵام دیموکراتەکان بە پێچەوانی ئەوان
ئەوانەوە لە سەردەمی دیموکراتەکان بینیمانە نزیک بوونەوەیەک لە نێوان ئەمریکا و ئێران هەمیشە هەبوو لەسەر مەرەفی پێنجزایدەن یەک مەلەفی نوەوی و لەگەڵ وڵاتانی عەرەبیە و لەم لە سەروبەندی ئەم لێدوانە تازانەی جۆ بایدنیش بینیمان جۆ بایدن دەڵێ ئێمە ئەمریکا پابند دەکەین بۆی بگەڕێتەوە بۆ وتوێژی نێوان ئەوان و تاران سەبارەت بە مەلەفی نەوەوی کەواتە با بڵێن وڵاتانی عەرەبی یاخود دەسەڵاتدارانی وڵاتەکانی ناوچە عەرەبیەکان و ئێران و چەندین وڵاتی تر کە سیاسەتەکانیان ناگونجا لەگەڵ کۆماریەکانە لەگەڵ دۆناڵد ترامپە خۆشحاڵن بۆی دیموکراتەکان سەرکەوتنیان بەدەست هێناوە چونکە دەزانن گفتوگۆکردن لەگەڵ دیموکراتەکانە نەرمونیانترە و ڕەنگە لەسەر ئەساسی دیالۆگ و حیوارێکی بەهێزتر بێت لەبەرەوەی کۆمارەکان خۆیان وەکو پارتێکی سیاسی تون ڕەوترن بەرامبەر ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی ناڕاست و پێداگرترن لەسەر ئامانجە گشتەکانی ئەمریکا لە ناوچەکەیە بەڵام دیموکراتەکان بینیمان لە سەردەمی جۆرج بۆشە با بڵێن ساڵی 1970 یاسای ڕزگارکردنی عێراق دەرچوو لە ساڵی 1970 و لە 2023 خرایە کار و جۆرج بۆش وتی من سەرۆکی سەردەمی جەنگم بەڵام لە سەردەمی ئۆبامایە عێراق نەخشەی سیاسی عێراق لەسەر سینیەکی زێڕین بەخشرا بە چەند وڵاتێکی ئیقلیمی و هێزە سەربازیەکان و بنکە سەربازیەکانیش کەم کرانەوە کە ئەمەش بوو بۆ هۆی سەرهەڵدانی گروپە تونندڕەوەکان و گروپە چەکدارەکان و لە دەستدانی یەک لە سەرسی خاچی عێراق و داگیرکردنی بەشێک لە وڵاتی ئەو ئەمریکایی کە بە نوێ بوونەوە بێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ کۆمەڵی ئەجەندا کۆمەڵی بەرنامەی کاری نوێی پێبێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە سەردەمی دۆناڵد ترامپدا بە جۆرە لە جۆرەکان تێکەڵێک دروست بووە یاخود هەندێک گۆڕانکاری دروست کردووە کە لەگەڵ سیاسەتی ئەمریکا و سیاسەتی ناوچەکەشدا ناگونجێ سیاسەتی ئەمریکا جیایە لەگەڵ میزاجی سیاسی سەرۆکی ئەمریکا میزاجی سیاسی یاخود مجاملاتی سیاسی یاخود هەندێک لێدوانی سیاسی کە لە لایەن سەرۆکە ئەمریکیەکانەوە ئەیبینن چ دیموکراتەکان بن یاخود چ کۆماریەکان بن ئەمە سیاسەتی فەرمی ئەمریکانیە سیاسەتی فەرمی ئەمریکا بەرژەوەندی نەتەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە جیهانە کە ئەویش بریتیە لە قیادەکردنی هەموو جیهان و ئابوووریەکی بەهێز و ئەمنی قومی ئەمریکی پارێزراو بێ و دەخلی فەردی ئەمریکی واتە داهاتی تاکێکی ئەمریکی ساڵانە چەندێکە کە ئەمە چێتە کۆی گشتی ئەمنی قومی ئەمریکیەوە واتە سیاسەتی ئەمریکی بەرامبەر بە چین بەرامبەر بە رووسیا بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە ئێران و بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوڕاست سیاسەتێکی سابتە بەڵام ئیتر ئایا چۆن کارنامەی دیموکراتەکان لەگەڵ کارنامەی کۆماریەکانە ئەگۆڕێت یاخود چۆن ئەتوانن بگەنە ئەو چارەسەرکردنی ئەو مەلەفە عالیقانی کە لە بینیانەیە ئەو بابەتێکی کێە جاری واش هەیە وەکو عورفێکی سیاسی دەبینین لایەنێک لە لایەنەکان دیموکراتەکان خاوێکەنەوە گرژ و ئاڵۆزەکان کەمترەکەنەوە تەحەفوزاتێکی زۆرتریان هەیە ئەجەندایەکی تایبەتیان پێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیموکراتەکان بێگومان پارتێکی سیاسی نەیتر ئەم دووزل هێزەی جیهانی سیاسی لە ئەمریکای وەکو دوو پارتی سیاسی ڕکابەر کۆماریەکان و دیموکراتەکان کارنامەی سیاسیان جیاوازە و دیموکراتەکان بۆ ناسراون میان ڕاوترن بەرامبەر بە کێشەکان بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڵام بیرمان نەچێ چ دیموکراتەکان چ کۆماریەکان ناتوانن لە خەتی گشتی سیاسەتی ئەمریکی لایەن کە ئەویش قیادەکردنی عالەمە و ڕکابەرکردنی رووسیا و چین و لادەن لە سیاسەتی ئەمریکا ئەماژەت پێدا دۆناڵد ترامپ زۆر جار پێ دەوتوە سەرۆکێکی سەرڕۆ بوو لە بڕیاردان و لە تەسەڕوفات و سوکۆتەکانیدا ئەو لایدا بوو بەڵێ دۆناڵد ترامپ بۆ ناسراو بوو کە سەرپرایسی سیاسی زۆر بوو ئەگەر لای یابێ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بابەتێکی ئاسایی بووە بە دوو دیوە هەیە ئایا بابەتێکی بۆکو بابەتێکی سیاسی سەیریکەین ئەو تا ئەنجامەکانمان بینی دۆناڵد ترامپ بەهۆی ئەو سەرکێشیە و ئەو لادانە لە عورفی سیاسی و خەتی گشتی سیاسی ئەمریکا بینیمان ئەنجامەکانی ئەوە تا کۆماریەکان دیموکراتەکان سەرکەوتنیان بەدەستهێنا و ڕکابەرەکەی جۆ بایدن بردێەوە ئەمە وەکو شکستە سیاسیەکە باسی بکەین سەبارەت بە ترامپ یاخود سەبارەت بە کۆماریەکان ئەگەر وەکو دیوە یاساییەکە سەیری بکەین دەستوری ئەمریکی ڕێگە نایە بە هیچ
سەرۆک کۆمارێک یاخود سەرۆکی سڵتەی تەنفیزی لە ئەمریکایە لە سیاسەتی عامی ئەمریکی لابەواتە ئەگەر بێت و ئەو تەسەڕوفانەی ئەگەر کردبێتی بچێتە ژێر چمکێکی سزاییەوە واتە خەرقێکی دەستوری کردبێت لە دەستوری ئەمریکایە دەتوانرێت لە وڵاتێکی پێشکەوتو وەکو ئەو وڵاتە دادگایی بکرێت و بدرێت بە دادگا لە بەرەوەی خەرقی دەستوری ئەمریکی کردووە یاخود لایاوە لە سیاسەتی گشتی ئەمریکا و بەرژەوەندێ باڵاکانی نەتەوەی ئەمریکای نەپاراستووە. کاتە بە جۆرە لە جۆرەکان دیموکراتەکانی چارەسەریان پێنی بۆ پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیرترە بێت لەو سەردەمی ترامپ. لەو باوەڕێم بەو سەقامگیریە بەو مانایەنە گرانەوەیەکە بینین لە دیالۆگ و لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتەکانی دەوروبەری با بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوروبەری عێراق بەعام کرانەوەیەک لە مەلەفی ئەمریکی ئێرانی بێ سەبارەت بە پێنجزایدەنیە کرانەوەیەک بەرامبەر بە کێشەی تورکیە بێ لەگەڵ ئەنکەرەیە کرانەوەیەک لەگەڵ وڵاتانی عەرەبی بێ بەڵام بیرمان نەچێ لە سەردەمی دۆناڵد ترامپیشە هەرە مەلەفی هەستیار کە نزیکەی وا بۆ نزیکەی 100 ساڵێکە بێ علاقاتی عەربی ئیسرائیلی کە لە 48ەوە ئەم دیوارە بەستەڵەکە دروست بووە ئەمە کرانەوەیکی هێجگارە بێت لەو باوەڕیان بەرهەمەکەی بچێتە خانی بەرژەوەندەکانی دیموکراتەکانەوە لەم سەردەمەیە ئەم کرانەوەی ئەبینین. بەڵێ جۆ بایدن نزیک بە 8 ساڵ جێگری ئۆباما بوو ئێستا پێی دەوترێت ئۆبامایەکی نوێ دەرکەوتوتەوە دەکرێت وەکو ئۆبامایەکی نوێ تەماشا بکرێەوە بە تایبەت لە مەلەفەکانی پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جۆ بایدن نزیکەی 50 ساڵە لە ناو ئەرویقەی سیاسی و لە ناو ڕەحمی سیاسی ئەمریکیە جم و جۆڵەکە و کار دەکاوە تا جۆ بایدن مەنزومەیەکی سیاسی زۆر بەهێزەوە شارەزاییەکی تەواوی هەیە لە هەموو سراعاتە ئەقلیمی و دووەلیەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و جۆ بایدنیشێکە لەوانەی کە هەمیشە بەشدار بووە لە قەراراتی پارتە سیاسیەکەی خۆی و لە کۆنگرس و بەشدار بووە لە هەموو ئەو زۆربەی ئەو بڕیارانی لایەن دیموکراتەکانەوە سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەرچووە لەو باوەڕێم مراوغێکی باشە گفت و کۆکەریکی باشە شارەزاییکی باشی هەیە لە عەقلی سیاسی ڕۆژهەڵاتی ناوڕاست و دەسەڵاتەکانی ئەم ناوچێ لەو باوەڕێم جۆ بایدن بتوانێت هەندێ بابەت یاخود هەندێ مەلەف چارەسەر بکات وەکو مەلەفی ئێرانی کە باسم کرد پێنجزایدەنیەکە کە حەلیکی بۆ بدۆزێتەوە هەتا بە پێنجزایدەکەکە هەنە کوشتنی زانایە تۆمیێرانی موحسین فەخری زادە ئاژاوێک نابێت لە نێوان ئەمریکا و ئێراندا بۆ داهاتوو ئێران لە دوای هەفتاونەوە لە دوای هەناردەکردنی شۆڕشی شیعەگەریەوە لە کابڵەوە تاوەکو ئەفغانستان قیادی حربێکەکە سەرکردایەتی جەنگێکی سەربازی بەهێز دەکا بەڵام بیرمان نەچێت ئێران وڵاتێکی سەختە لە ڕووی هەرسهێنان و لە ڕووی داڕمانەوە ئێران تاکە وڵاتە لە ناوچەکەیە ینی لە مێژووی وڵاتەکەیە داگیر نەکراوە کەواتە عەقڵ و نەخشەی سیاسی و نەخشەی جۆسیاسی ئێرانی لە ناوچەکەیە زۆر بەهێزە و تەوازناتی سیاسی و بەڵانسی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە ئێران یەکێکە لەو ستونانەی کە پەیوەستە بە ئاشتی یاخود بە جەنگ یعنی ئەگەر بێت و چه ئاشتی بێت چ جەنگ بێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە ناتوانانی گەمەکەرێکی وەک ئێران دوورخیتەوە لە شانۆ سیاسیەکەیە بەڵام ئەم پێنجزایدیەکەی کە چەند ساڵێکە ئێستا با بڵین تووشی جۆرێک لە سستی بووە جۆ بایدن ئەم تەسریحەیە کە ئێمە ئەگەڕینەوە ئەمریکا پابەند دەبێتەوە بەڵام کوشتنی قاسم سولەیمانی خۆی لە خۆیە و ئێستا کوشتنی فەخری زادە عەقڵی نەوەوی و مەنزومەی نەوەوی ئێرانی و پاشان بڕیاردانی پەرلەمانی ئێران بۆ بەرزکردنەوەی ڕێژەی تەخسیبی یۆرانیۆم بۆ لە سابیست ئەمانە هەمووی زیاتر ئەچنە موداعاباتێکی سیاسی و خطاباتێکی سیاسی پێشوەخت و بیرمان نەچێ ئێرانیەکان گرەویان کردبوو لەسەر دەرچوونی بایدن و هەندێک جار تۆمەتبارەکران کە ناوەندەکانی بڕیار لە ئێران بە ناڕاستە و خۆ بەشداریان کردووە لەسەر سەرکەوتنی جۆ بایدن و ئەگەر ئەم سیناریۆیە وابێ جۆ بایدن جارێکی تر ئەبێ ئەم قەرزە ئێرانیە باتەوە و هەنگاوێکی ئیجابی تر بنێ بەرامبەر بە ئێران بتوانێت حەلی بکە و لێکی لەو کێشانەی تر کە کێشەی سووریایە
تەواجدی ڕووسی ئەمریکی تەواجدی ئێرانی ئەمریکی لە نەخشەی سیاسی سووریایە وەیچە لە کێشەکانی تر کێشەی لوبناانە وەیچە لە کێشەکانی تر کێشەی تورکیا لە ڕۆژهڵاتی ناوڕاست و کێشەی دەرهێنانی غاز و چۆن بتوانێت ئێستا لە سەردەمی ترامپ چۆن تطبیع علاقاتی ئیسرائیلی عەربی کرا و بتوانێت ئەو چۆن جارێکی تر تطبیع علاقاتی ئیسرائیلی و تورکی بکات بە دیوێکی ترا یاخود چۆن بتوانێت ئیتفاقێک بدۆزێتەوە دەرچێک بدۆزێتەوە بۆ لیبیا کە ئێستا حکوومەتەکەی ئەنکەرە و ئەک پارتی بە دیوێک لە دیوەکانە ئەنەوێ چۆن ئێران پێگەی خۆی لە عێراق و لە سووریا و لوبناانە بەهێز کردووە ئەوانیش بیانەوێ سەرڕای ئەوەی کە پێگەیەکیان هەیە هەرچەنە مەحدودە لە سووریا بتوانن وڵاتێکی وەکو لیبیا بەدەر لە وڵاتانی دیکەی ڕۆژهڵاتی ناوەڕاست یعنی دەبێت سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەرامبەر بە عراق جیاواز بێ بە تایبەت کە لە 2023 پرۆسی ئازادی لە عراق ئەنجام داوە ئیدارەی نوێی ئەمریکا تێڕوانینێکی باشتر نوێترە خاتە بەردەم سیاسەکانی عراق مامەڵە لەگەڵ پرسە سیاسەکانی ناوخۆی عراق باشتر دەکات لە سەردەمی دۆناڵد ترامپە ئیداری واشنگتن بۆی دەرکەوت کە عێراق لەلایەن وڵاتێکی ئەقلیمی وەکو ئێرانەوە بەڕێوە ئەبرێەوە عێراق تووشی داڕمانێکی سیاسی ئابووری سەربازی جیۆسیاسی بووە بۆیە بینیمان بەرامبەر خۆپشاندانەکانی 25 تشرینە هەرسیان بە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدییان هێنا وەکو فریات ڕزێک و ئینقازێکی وەتەنی وەکو تەوافقێکی شیعی سیاسی حیزبی لەسەر شانۆی عێراقدا کازمیان بۆ دوو مەهام هێنا مەهامیشیان ئەویش دادگاییکردنی بکوژانی خۆپیشاندەرەکان بوو و مەهامی دووەمیشان هەڵبژاردنێکی پێشوەخت بوو بەڵام هەردوو ئەم مەهامە تاوەکو ئێستا لە حکوومەتەکەی کازمیە بەدی نەکراوە کە ئەمەش جارێکی تر ئایا ئەگەر حکوومەتەکەی کازمی وەکو وەرەقەیەک ڕێهانی لەسەرەکرێ لەلایەن ئەمریکیەکانەوە بۆ نەهێشتنی یاخود کەمکردنەوەی هەژمونی ئێران لە عێراقا تاوەکو ئێستا و هەنگاوانە بەدینە بۆ بەڵام بینیمان کرانەوەی حکوومەتەکەی کازمی و گێڕانەوەی علااقاتی عێراقی سعودی بەدیوێکە و کردنەوەی منفەزی عەرعەر و چەند سەردانێکی گرنگ لەلایەن سەرۆکوەزیرانی عێراق و بۆ چەند وڵاتێکی عەربی و بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا ئەمە بەدیوێکی ترە هەژمونێک یاخود هەوڵێکی ئیداری واشنگتۆنە بۆی هەژمونی ئێرانی لە عێراقا کەم کاتەوە و بتوانێت ئەم شکستی جەنگی عێراق یاخود با بڵێن لە ناوبردننی سیستمی دیکتاتۆری و جێبەجێکردنی یاسای ڕزگارکردنی عێراق نەبێتە شکستێکی تر بچێتە پاڵ شکستی جەنگی ڤێتنام یاخود جەنگی کۆریا یاخود گەماڕۆی بەرلین و بچێتە چوارچەوەی ئەو شکستە سەربازیانەی کە ڕوبەڕووی ئەمریکا بۆتەوە لە مەدانی سەربازیە لە دەرەوەی ئەمریکا. بەڵام زۆر جار دەوترێت ینی دیموکراتەکان کەمتر لە سیاسەتی دەرەوەدا زاڵن یعنی جۆرە لە دیبلۆماسیانە زیاتر مامەڵاکەن نەک هێزێکی ڕق و شەڕانی بن بەمانە گشتەکەی بۆ پرسەکانی عراقی شەر بە دیبلۆماسیانە دەڕواە خود جارێکی دیکە تێڕوانینە کۆمارەکان دروستە بنەوە بۆ عراق. زروفی مۆزوعی و زروفی ذاتی قۆناغەکان جیاوازن دەکرێت لە هەندێک زروفی مۆزوعیە دیموکراتەکانیش هەندێک قرار بن سەبارەت کە ناچار بن چونکە ئەمریکا یاخود ئیداری واشنگتۆن یاخود ناوەندی بڕیار لە واشنگتۆن ناچارە سیادەتی یاخود با بڵێن قیادەی یاخود مەکانەتی ئەمریکا بەپارێزێ لە نێو مەحافلی نێودەوڵەتی واتە بەدیوێکی تر ئەبێ هەمیشە چ دیموکراتەکان چ کۆمارەکان کار بۆ ئەوە بکەن کە ئەمریکا تاکە هێزی سەربازی ئابووری با بڵێن جیۆسیاسی بێت لە جیهانە و بتوانێت قیادی عالەم بکە بەڵێ دیموکراتەکان زیاتر هەندێک جار با بڵێن فۆکۆسە خەنە سەر سیاسەتی ناوخۆی ئەمریکا چۆن بتوان تاکس کەمکەنەوە چۆن بتوانن مەسەلەن با بڵێن خزمەت گوزاری لە ڕێگای خوێندنگاکانەوە لە ڕێگای خستەخانەکان لە سیاسەتی دەرەوەشانی دیموکراتەکان نەرمترن نەرمترن تۆزێ میانڕەویان
پێوە دیارە بە دیموکراتەکان بە حکمی ئەوەی ئەم تەوەجه یاخود کارنامەی پارتێکی سیاسی دیموکراتەکان بەم شێوازەیە بەڵام کۆمارەکان بە پێچەوانی ئەوە ناسراون کە هەمیشە جەنگەکان یاخود هەرچی ململانێ سەربازی و ململانێ جیهانیەکانەیە سیرەکەی لە سەردەمی کۆمارەکان هەیە بەڵام بیریشمان نەچێت کە ئەمریکا بە درێژایی تەمەنی سیاسی ئەمریکا هەموو ئەو جنگانی کە کراوە چ لە جەنگی سەربازی یاخود چ لە جەنگی سارد بێت یا قۆناغی دوای جەنگی سارد دیموکراتەکانیش بەشدار بوون بە دیوێکی ترا بەڵام لە سەرۆکایەتیان نەبوون لە سەرۆکایەتیان ئەمە بابەتێکی دیکێ بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە جگەل لە ئەجەندای ئەمریکا وەکو زلهێزێک کۆمەڵی ئەجەندای دیکە هەیە چ ئیقلیمی بێت چ وڵاتە زلێزەکانی ئەوروپا و رووسیا و چینیش بێ بۆ 4 ساڵی داهاتوو ینی بەریەکەوتنی ئەم ئەجێندایانە هەروە بابەتێکی ئاسانە بێت کۆمارەکان بۆ توندی مامەڵەی خۆیانەوە بە جۆرێک لە جۆرەکان سەرکەوتو نەبوون دیموکراتەکان دەتوانن پارسەنگ بدەنەوە بەوە لەو باوەڕیان زۆر سەختە بێ 4 ساڵی ئایندە بۆ دیموکراتەکان نەخشەی چین و ڕێگای ئاوریشمی چینی و ئیتفاقیەی نێوان چین و تاران بۆ کردنەوەی چەند سەربازگەیەکی چینی لە تاران و ئیتفاقیەی چینی ئێرانی ڕووسی بۆ مەشق پێکردنەوەی چەند سەربازگەیەکی ڕووسی لە ئێران و با بڵێن ئەو هێڵە ئاوریشمی کە چینەوێت لە ڕێگای ئەم هێڵەوە کە بەندەر عەباس و عێراق و بە شێوازێکی بەڕی ئیگەینێتە ئەوروپاوەیەوێ هەموو کالە و تەکنەلۆژیا و هەموو سەرمایی خۆی لەو ڕێگایەوە بگەینێتە ئەوروپا و ڕێگایەکی بازرگانی بەهێزە ئەمە بەریەککەوتن لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکایە دروست دەکات جارێکی تر و بیرمان نەچێ هەموو بەریەککەوتنێکی ئابووری بەریەککەوتنێکی سیاسی و ڕەنگە بەریەککەوتنی سەربازیشی لێ بکەوێتەوە ئەگەر ڕاستە و خۆش نەوێت ڕەنگە لە ڕێگای بریکارەکانەوە کەواتە 4 ساڵی ئایندە بۆ دیموکراتەکان لەبەروی کۆمەڵێ مەلەفی گەرم هەن لە ناوچەکەیە وەکو باسم کرد ڕێگای ئەوریشمی چینی ڕێگای ئەوریشمی ئێرانی هەوڵەکانی رووسیا بۆ ئەوەی کە پێگەیەکی زیاتری بەهێز بکاتەوە و هەوڵەکانی فەرەنسا کە بێت جارێکی تر ئەم جادی دەوڵەتی فەرەنسی وەکو هێزێکی ئەوروپی لەگەڵ بەریتانیا و لەگەڵ با بڵێن ئەڵمانیایە کە لە ناوچەکەی ئەویش تەواجدێکی هەبێ و بەدیوێکی تر هەوڵەکانی چین بۆ گەشتن بە ئەفریقیا و کۆنتترۆلکردنی چەند وڵاتێکی ئەفریقی و کێشەکانی نێوان حرەکەی ئیخوانی موسلیمین کە تورکیا دەعمی ئەکا و ئەمریکا دژایەتی ئەکا و بەدیوێکی تر سراعی نێوان وەهابیەکان و ئیخوانەکان سنەکان و شیعەکان قەزی کورد و هاوپەیمانەکانی ئەمریکا بیرمان نەچێ ڕاستە تاوەکو ئێستا قەزی کورد لەم منتیقەیە حەل نەبوو بەڵام قەزی کورد یەکێکە لە هەرو کێشەکانی کە ڕوبەڕووی دیموکراتەکان و کۆمارەکانی شەبێتەوە هەمیشە لەبەرەوەی قەزی کورد با بڵێن پەیوەستە بە 4 سیستمی سیاسی خۆت 5 سیستمی سیاسی بەهێز لە وڵاتەکەیە کە رووسایە ئێرانە تورکایە عێراق وڵاتانی عەرەبیە کە ئەمەش بەشێکە لە هەرە قەیرانە قوڵەکان کە بەڕووی هەمیشە ڕوبەڕووی پارتی سیاسی کۆماریەکان و پارتی سیاسی دیموکراتەکانی شەبێتەوە کەواتە ئەم 4 ساڵی ئایندە بڵین ئێمە 4 ساڵێکی ئاسانە بێ بۆ دیموکراتەکان دە و باوەڕێم هەردوو کەیسی ناوچەی ژانی دوو وڵات لەم چەند ساڵی ڕابردووە زۆرترین پەلوپۆیان هایشتووە ئێران و تورکیان ئیدارەکەی ترامپ بەرامبەر بە ئێران تون بوو بەرامبەر بە تورکیا دەستکراوە بوو هەر لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە بایدن توندی خۆی بەرامبەر بە تورکیا و نەرمی بەرامبەر بە ئێران پیشاندا ینی ئەم مامەڵەکردنی کەیسانە چۆن دەبندا قۆناغی هەڵبژاردن و دروشمی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن جیاوازە لەگەڵ سیاسەتی فەرمی و نەخشەی سیاسی ئەمریکا لە ناوچەکەیە لە پێناو بەدەستهێنانی سەرکەوتن ڕەنگە کۆمارەکان یا بایدن هەندێک دروشمی زۆر گەورەتریشان پیشان نابێ بۆ ناوچەکە یاخود بەرامبەر بە ئێران یا بەرامبەر بە تورکیا بەڵام استراتیژەتی ئەمریکا یاخود استراتیژەتی سیاسەتی دەرەوە سابتە بە نسبەت ئەمریکیەکانەوە ئەوان دوورمەودان کار بۆ 50 ساڵ بۆ 100 ساڵ بۆ
150 ساڵەکەن کەواتە بە مجاملاتی سیاسی یاخود بە مداعباتی سیاسی یاخود بە ختوکە ینی سیاسی بڕیاری سیاسی ئەمریکا دروست نابێت بڕیاری سیاسی ئەمریکا لە ناوەندەکانی بڕیارەوە دروستە بێت کە چەند مقاوماتێکی هەیە چۆن بەرژەوەندی بە نەتەوەی ئەمریکا دەگەێنێت و چۆن قیادەی ئەمریکا لە جیهانە ئەپارێزێ و چۆن ئەتوانێت ئەمنی قومی ئەمریکی بەهێزتر بکە. دکتۆر چیازانگەنە ڕایشکاری یاسایی سوپاس کە لەگەڵماندا بووین. زۆر سپاس بچێت. ئێوەش خواتان لەگەڵ.